ساڵێک بەسەرۆغەرکردنا نویسکار و ڕووناکبیر و سیاسەتمەداری ئێزیدی عیدۆ بابەشێغ دەرباز دەبێتن هەر بەvê هەلکەفتê wekû rêzgirtina bo kar û xebata Xwedê razî ya rewşenbîrî û siyasî melbendê heftê neynewa salvegera Îdo Babişêx bi amadebûna heval Seîdî Ehmedpîr û endamên serkirdatiyê yên Êketîn Niştîmanî Kurdistan û wezîr û parlamentarên berê warwesa dost û heval û rewşenbîrên tevaya pêkhatin deverê birê veço li pêşiyê Seîdî Ehmedpîr û heval Nesrallah Sûrçî peyvek pêşkêş kirin. یادی ساڵێک تێپەڕبوون بەسەر کۆچی دوایی برایەکی گەورە و عەزیز ڕووناکبیرێکی زۆر ئاشنا و شارەزا ئینسانێک بە معنای کەلیمە پیاوێکی ئازا بوێر ئەویش خوا لێ خۆش بوو کاک عیدۆی بابەشێخ لە دوای ڕوخانی ڕژێمی بەغدا و دەستپێکردنەوەی شەڕۆژ لە عەلەنی من لە هەموو محەتەکانی سیاسی لەگەڵ کاک عیدۆ یا لێک نزیک بووین یا بەیەکەوە بووین. بە ناوی مەڵبەندی هەفتی نینەوە بە خێرهاتنی هەواڵ سەعدی ئەحمەدپیرە ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان هەواڵ دکتۆر کاوە سکرتێری حزبی شیوعی کوردستان هەروەها هەواڵان ئەندامانی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بنەماڵەی خوا لێ خۆش بوو هەموو میوانە ئازیزەکان زۆر زۆر بەخێر بێن. Ji laya xwe ve dost û hevalên nêzîkî Xwedê jê razî Îdo Babişêx çend peyv û bîrhatin bo amadebiyan înane ber çav. Dîsan behsa rolê Xwedê jê razî yên rewşenbîrî û civakî û siyasî kirin. Warwesa malbata Şêx Îdo jî sopasiya tevaya amadebûyan kir. سێ بوارە داشتین باسە شێخ عیدۆ بکەم کورتی چەنگو دەرفات ئەوەختینینە یەک جێ شخصیەتاوی شخصیتێک بەسیط بوو لودبەرز نەبوو هیچ وەختێکی ئیتڤن بلند نەبوو ئینسانێکی ساده و بەسیط بوو لەوێ ڕووی ئالی ڕۆشنبیری گەلێکی کوور بووی قەلەم تیژ بوو ڕۆشنبیرێکی فعلەن ڕۆشنبیر و نویسکار بوو ئەوە نایەتەوە کرد ئالیە پەروەردە ئاینی کابرایەک مۆدرێن و لیبرال بوو ڕاستش مالەکە دینی بوو لیبووی ڕەنگی پەروەردە ببوو ئەو ڕۆژە خودێ جێ رازی عیدۆ بابەشێخ وەغەر کریل دەڤەرە شێخان و لە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمژی هەروەسا وەکو کۆمەڵاتی و پێکەتەکانی نینەوە بەسەرپرشتیا جەنابێ زۆر بەڕێز کاک دڵشاد عاسم ئاغا هاتینە ئاگادارکردن مل بمل دەگەل کۆمیتا شێخان و ماڵبەندێ نینەوە کو ئەم vê ڕۆژە پیرۆز شتاخکەین تنێژ ji خودێ مەزن دخوازین دبێژین جێ ڕەحمەتی بەحەشت بیت. عیدۆ ڕاستە برای مەبوو بەس برای هەموو هەژار و فەقیرە بوو برای هەموو کەسێن کوت ئاستانگیا و عاجزیەت خۆدا سەکنی هاوارە خۆت گەهاندنێ ئەدگوتنێکا دێ بۆمە چکەی ئەوی هەرش بچووکیا خۆدا و هەرش حەپاک و مەزم بووی ڕاستیژێ ئەو نەبەس بۆ من برا بوو مامۆستای من بوو حریکاری خەلکێ بوو. دەیەدەزانی کو عیدۆ بابەشێخ لە ساڵ 1955 قەزا شێخان هاتێ دنیایە و چەندین پۆستن حکومی و حزبی وەرگرتینە وەڕۆسا چەندین نویسین هەینە و لە ڕۆژە 29 2020 و ژێ ئەگەرێ توشبوونەوەی بە ڤایرۆسێ کۆرۆنا گیانە خۆشیە دەست دەدات. ئەکرەم دەروێش دەستگەی میدیای بادینان شێخان.